لبشي سيهما باس ليشيكين باس لواكين كواتو چون هر وانەیە کە هەتا بزانی ئەم وانەیە هەر بەشێک چەند ڕۆژی بەرەکەوێت. باشە ئێستا ئەو کاغەزی کە پێشووتر هاتبووە ئەو وەرەقی کە پێم وتی لە بەشی یەکەما بنووسە وانەکان لە بەشی دووهەما بنووسە ڕۆژەکان ئەتوانی ئەگە بەشی سێمە بۆ جێشتووە بنووسیت بەشەکان. باشە ئەگەریش ئەتوانی وەرەقێکی تازە بهێنی دووبارە بنووسی وانەکان و ڕۆژەکان و بەشەکان. مەبەستم چێ لێرەیە کە وتم بنووسە بەشی وانەکان لێرە ئەوانانە نووسی کە تەبان تۆ ئیمتیحانەتی هەیە. باشە کوردی ئینگلیزی عەرەبی بە ئەم سێوانەیە دابنین. لە بەشی دووهەما ڕۆژەکانی ئەیتێ واتە گریمانەڵی کوردی 6 ڕۆژی بۆ دانم، ئینگلیزی 7 ڕۆژی بۆ دانم، عەربی بۆ 9 ڕۆژی بۆ دانم. باشە من ڕۆژەکانیشمان دیاری کرد. لە بەشی سێهەما چێ نووسی؟ لە بەشی سێهەما ئەڵێ ئایا کوردی چەند بەشە، یعنی ئەگەر سری ناوڕۆکەکەی بکەین لە چەند بەش پێکاتوە، لە ڕێزمان پێکاتوە، لە ئەدەب پێکاتوە، لە ڕاوانبێشی پێکاتوە. ئایا تۆ بە هیچ شێوەیەک ساوی لە کوردیا کردووە پێشووتر؟ گریمان ئەڵێ بەڵێ من سایم بەس لە بەشی ڕێزمانە کردووە. کاتە لە بەش لەو شوێنی کە نووسیمە بەش ئەنووسی چی؟ ئەنووسی بەشی ئەدەب و ڕاوانبێژی. مانای چیە؟ مانای وا تۆ ساوی لە ڕێزمانە کردووە، ڕێزمان نانووسی، تەنها لەو بەشەیە ئەوانە ئەنووسی کە نەو کردووە. باشە خوێندکاران ئەگەر یەکێک بیلاوانی کە بە هیچ شێوەیەک ساوی لە کوردیا نەکردی بێت توانی هەرسێکی بنووسی. بەڵام ئەگەر بێت و تۆ بەشتە ساوی تا کردبێ بەڵام ئیتر ناڵم بەهۆی بارودۆخۆیەوە بێ جا تۆ یا ساوی نەکرد بێ یان ئیتر شتێک ڕوویا بێت گریمان وتوانێت بچی بۆ ئیمتیحانی شەڵ پێکرد بێ هەر شتێک بێت تۆ چیەکەی لە بەشی سێهەما ئەو شتە ئەنووسی ئەو بەشە ئەنووسی کە بە سعیتیا بکەیت. کەواتە تۆ زانی لە بەشی کوردیا چیت هەیە؟ ڕێزمان و ئەدەب و ڕەوانبێژی. باشە خوێندکاران اینجا دووبارە لە بەشی ڕێزمانە گریمان تۆ هەرسێ بەشەکەیش سعیتیا نەکردووە. وەرە بەشی ڕێزمان شتەکان بەخوو وت کەرەوانێ ورزی کەرەوە ێستا بڵێ بەشی ڕێزمان لە چەند بابەت پێکاتوە بۆ نمونە تۆ لە مشکی خۆتاڵی لە 7 بابەت پێکاتوە لە 8 بابەت پێکاتوە. باشە ئەم 8 بابەتە ئایا تۆ لە هەموویان خراپیت؟ یعنی ڕاستە تۆ ڕەنگە بڵێ مامۆستا ئەم پرسیارانە کاتی زۆرم لێ نابات، یعنی هەموو ئەمانە کە پێت ئەڵم بۆ نمونە گریمان تۆ 7 دوانەشە هەیە ئەم هەموو کات ڕێخستن و پێت ئەڵم ئەمە چەند بەش و کامیان قورسترینە ڕەنگە تۆنی ساعت 40 دقە لێ بەرێ. باشە بەڵام ئەمی ساعت 40 دقە لەوە باشترە بەدەر مۆبایلەکە تۆ بی بۆ نەجاری وە موبایلەکەی دوایە یاننا کاتە بەڕاستی زۆر نیەمە پێندی بە داهاتی خۆتەوە هەیە. ئەڵێ دقەیەک لە دانانی پلان ساعتێک کاتە بۆ ئەگەڕێتەوە. کاتە گەر تۆ بزانی چی ئەەکەی ینی خۆی داهاتووتر چی ئەەکەی ساعتی داهاتووتر چی ئەەکەی ڕۆژی داهاتووتر چی ئەەکەی تۆ زووترەگەی بە ئامانجەکە لە چاو کەسێکا کە بڵێ وەڵام ئیمانم بە دانانی پلان و ئەم شتانە نییە. باشە بە ئیمانی پێ نەبێ بەس بزانە چۆن فریا ئەکەوێت. باشە بەڵام من بە شازێک بەڕاستی ئەم ڤیدیۆ لەگەڵەوە ئەەکەم کە هەر هەمووتان بتوانن ئینشاڵڵا بگەن بە نمرەی دڵخوازی خۆتان. بۆی هیوادارم هەر ڕێنمایە شتێک لەم ڤیدیۆە هەیە جێبەجێ بکەن خوێندکاران وەکو پێم وتر قەیچەکە یعنی شتێک کاتی شێ لە نەبات یعنی ڕاستەخۆ چاوەڕێی دەنجامێکی باشەکەی نەخێر بۆ کاتان لێکم کە تۆ گوێ لەم ڤیدیۆ ئەگری ئەم کاتی خۆت لەم ڤیدیۆیە حەز ناکەم بڵێم بە فیڕۆئی حەزەکەم بڵێم ئەم کاتی خۆت لەم ڤیدیۆیە بەسەر ئەبێیت هیوادارم لە پاڵیا سوودێکی باشی لێ ببینیت ڕێنمایەکانی جێبەجێ بکەی بۆی کە پێچەم ئەو ڕقە بێنە بەڕاستی کە خۆشم ئەگەر بێمە پۆلی 12 و خولی دووهەمم هەبێت هەمان شت ئەەکەم باوەڕم پێ بکەن لە هەموو ئەو ئەزمونانی کە هەم بووە هەمان شت ئەەکەم بەبێکم و بێبێزیە. باشە خوێندکاران کەواتە بە هیچ شێوەیەک مەڵێ کاتم لێ ئەبات دووبارەیەکەمانێ کاتم بۆ ئەگەڕانتوانێت کاتانە لێ نابات. باشە کەواتە تۆ لە بەشی سێهەما کە پێم وتن ئەوە ئەنووسی لە کاوانی کوردی ئەو سێ بەشت هەیە و لە هەر بەشێک لە چی پێکاتەوە بۆ نەوەکو پێم وتن ڕێزمان گریمان لە 8 بابەت پێکاتوە. 8 بابەتەکە تۆ سێکی کوردەکە دەکەی بە خێرایی ئالم 8 بابەتە هەموو شتەکان قورسە بۆ تۆ ڕەنگە تۆ بڵێ نەوەڵا کوردی قورس نییە تەنها دوو بابەتی کۆتایی قورسە ڕێزمان ئۆکێ تۆ تەنها لە بەشی ڕێزمانە بنووسە دوو یان تەبەناوانی خۆ بزانانی دووەکە چییە مانای ئەو دوو بابەتە قورسەیە کابێت تەرکیز خێتە سەر و دوو بابەتە یاڵایەتە سەر بەشی ئەدەب. بەشی ئەدەب عادەتەن چکە زۆر بێ وەکو یەکوایە شتێک نییە بڵێم مەسەلا يعني شتێکی قورس بێ غامز بێ تقریبا ئەتوان بڵێم بەشی ئەدەب هەموو یەک و یەک وایە مەگە بڵێ بەشی شاعیرەکان تۆزی جیاواز بێ هەنێ شاعیر هەیە شاعرێکی بۆ نمونە ڕەنگە بە بادێنی بێ بۆ ئێمە ڕەنگە تۆزە قورس بێوانی کە بە سۆرانی قساکەن یا ڕەنگە بە سۆرانی بێت بۆ ئەوانی کە بە بادێنی قساکەن تۆزە قورس بێ لە بەرکردن شتەکەی. لەمەیە لەم حاڵەتە تۆ ئەتوانی لە بەشی گریمان ئەگەر ژیاننامەی شاعیرەکانە هەبێ شاعیرەکان لە بەرکەی چی بکەیت ئەو شاعیرەی کە زۆر قورسە تەنها بڵێ بۆ نمونە کێشە لە دوو ژیاننامەی شاعیرە هەبێ تەنها و دوانە ئەکەیت ئەنووسیتیایە
باشا لە بەشی ترا کە نووسا ڕاوەنبێژی بڵێ ڕاوەنبێژی سیرێکی کێ بە خێرایی دوو سێ دقە بزانە کامیان قورسە چه بابەتی قورسە ڕەنگە هیچ شتێک بەلا قورس نەبێ بەڵام هەر پێویستکە مراجعەیەکی خێرا بکەی ئۆکەی تۆ ڕەنگە پرسیارم لێ بکەی بڵێ مامۆستا من ئەو شتانە ئەەکەم بەڵام مانای وایە مسعی لە پشتەکانی ترانەکەم بێگومان نەخێر من ئێستا پێت ئەڵێم گریمان تۆ ئەگەر بێت و 4 ڕۆژ بۆ سعی کوردی دابنێ ئەگەر هیچ سعیەکەتیان نەکرد بێ با بڵێن 5 ڕۆژ دائەنێ باشە 5 ڕۆژ بۆ زمانی کوردی دائەنێ ئەمە ئاسانکاریکی زۆرە بۆ ئەکا کە تۆ بزانی کات ئەی بە چ شتێک باشە خوێندکاران ئەم 5 ڕۆژێک لە کوردیە هاتە هەمیشە یەک شتان پێ ئەڵم لە کورسەکانیشمە هەمیشە بە خوێندکارم وتووە کە تۆ گریمان تۆ 5 ڕۆژ بۆ امتحانێدا ئەنێت قەت مەڵێ من 5 ڕۆژ بۆ امتحانێدا ئەنێم گریمان تۆ مەڵێ وەڵام 5 ڕۆژم هەیە بۆ کوردی هەمیشە بڵێم 4 ڕۆژم هەیە بۆ کوردی فێڵە مێشکتان بکەن بۆچی ئەگەر بڵێ من 5 ڕۆژم هەیە بۆ کوردی ڕەنگە لە 5ەم ڕۆژیشا فریانەکەی تەواویکەی هەمیشە مێشک تۆزە تەمەڵانە ئیشەکات باشە بەڵام ئەگەر بڵێ من 4 ڕۆژم هەیە بۆ کوردی ڕەنگە لە 5ەم ڕۆژا تەواوبی لە کوردیە سێرێکی تا 5ەم ڕۆژیش کاتی خۆتە کاتە ئەم فێڵە جێبەجێ بکەن هەڵبم بینویسەوە سەر دەفتەرەکانتان کاتان لەکەم چکە زۆر ئیسفادەی لەکەن کاتە کە تۆ گریمان من ئێستا پێم وتی کوردی تۆ 5 ڕۆژی بۆ دائەنێ بەڵام لە مشکی خۆت ئەڵێ چی ئەڵێم 4 ڕۆژی بۆ دائەنێم مەسەلا ئەڵێ ڕۆژی یەکەم بۆ چی بۆ ڕێزمان گریمان ئەڵێ ڕۆژی دووەم بۆ ئەدەب سێم ڕۆژ بۆ ژیاننامە شاعیرەکان و بۆ ڕاوەنبێژی چکە ئاسانن باشە ئەڵێ 4ەم ڕۆژ بۆچی 4ەم ڕۆژ بۆ امتحانی ویزاری و شتێکم مابێت بۆ ئەم بابەتانە بەڵام سێرێکی کاڵی ڕۆژ یەکەم بۆ ڕێزمان ئایا ڕۆژ یەکەم کە بۆ ڕێزمان دای ئەنی ڕۆژی چەند ساساییەکەی لە بەشێکی ترا هەوڵم بەجوانی بۆتان باسکەم کاچەند ساساییکەن بەڵام گریمان تۆ گە لە ڕۆژێکا 10 ساساییکەی ئەم 10 ساعتی کە پێت ئەڵم 5 ساعتی دائەنێ بۆ وانە ئاسانەکانی کە نەنووسیوە 5 ساعتی دائەنێ بۆچی بۆ ئەو بابەتە قورسی کە نووسیوتە واتە نووسیمە ڕێزمان گریمە دووانێ قورسیتیایە هەر وتم ئەو شتە دابنێن کاتە تو ئەزانی ڕۆژەکە هەستای لە خۆ چەند سعادەی بە چ بابەتێکی ئاسان چەند سعادەی بە چ شتێکی قورس ئەمە ئەرمەتیتێکی زۆر باشتانە بێ بۆی بەڕاستی هەم کاتیشتان بۆ گەڕێتەوانێ هەم بزانی کاتەکە لە چ شتێکە بەسەر بردووە لە چ شتێکە سعیوتیا کردووە گریما خوێندکار هەیە لەبانی هەتا ئێوارە نازانێت چی ئەکارە سەریشە بەسەر کتێبەکەوەیە هیچیشی دیار نییە بەڵام کە تۆ گریمان ئەگەر لە ڕۆژێکە 10 ساعت سعیکەی پێنجەیە بە شتە ئاسانەکانی کە لێرانە و نووسی بوو واتە لەو بەشەیە کە ئێستا بۆتان دیاریەکەم و 5 ساعتیشیە بۆ شتە قورسانی کە نووسیوتە باشە کە نووسیتان بابەتانە قورسە لە ڕێزمانە یعنی هەستێکی شتێکی دیارەتەوە هەستێکی تاو کاتەکانە بە جوانی دابش کردووە سەر بابەتەکانە ڕۆژی دووەم عینەن شت کە بۆ کوردی و دانە ناوە ئەڵێ من بەشی ئەدەبەکەم گریمان بەشی ئەدەب وڵا هەمووی ئەڵێ وڵا هەموو مامۆستاکو یەکگوایانە ئاسانە نەقورسە ئۆکەی ئیتر بانی هەتا ئێوارە تۆ کاتەکان دابشەکەی بەسەر ژماری لاپەڕەکانە گریمان 100 لاپەڕە داخڵە 200 لاپەڕە داخڵە ئەم 200 لاپەڕێ بۆ ئەڵێ چی ئەڵێ دابشی 10 ساعت ڕەنگە بۆ نەک 10 ساعت زۆرە بۆ باڵێن ئەڵێ ئەم 200 لاپەڕێ دابشی چەند یەکەم مثلا دابشی 5 یەکەم یعنی چی یعنی تۆ 200 لاپەڕەوە هەیە ئەبێ لە مای 5 ساعتم 200 لاپەڕێ چاوەکەی کەواتە ئەبێت تۆ لە هەر ساعتێکا چەند لاپەڕە بکەیت ئەبێت تۆ لە هەر ساعتەکە نزیکەی چەند لاپەڕە بکەیت باشە خوێندکاران کەواتە ئەم دابشکردنە ناڵم بەڕاستی خوێندکارێک ئەڵێ زیایە کە تاقی نەکرد بێتوانێت کە چەند ئیسفادەی هەیە تۆ تەنها وەرە ئەم ڕێگەی جێبەجێکە کە پێتەڵم کاتەکە ئاوا دابش بکە ناڵم وڵی خوێندکار ڕەنگە 10 دقە بە شتێک بەسەر بەرێ بە پلاندانانێ دابنێ لە وڵام مامساکاتم لێڕوە وڵێ تۆم 10 دقیقە جاری وایە تۆ بە 2 ساعت و 3 ساعت دەچیتە دەرەوە بە خەیاڵتانەیە تۆ بە 2 ساعت و 3 ساعت موبایل بەکارێنی بە 2 ساعت و 3 ساعت قسە لەگەڵ ڕفیقەکانت ئەکەی چیتە لەگەڵ ماڵەوەی قسە ئەکەی 10 دقە چارێکێکی پێ زۆرە بۆ دانانی پلانێک کە داهاتووتە گۆڕێ بەڕاستی یعنی بۆیت کاتان لێ یەکەم کام قسانە ئەەکەم یعنی هیوادارم جێبەجێ بکەن خوێندکاران وزائدەن لە ڕۆژی سێمیشا چێمێنێتەوە ڕاوەنبێژی و ژیاننامەی شاعیرەکانەمێنێتەوە بەڵام تۆ لێ خۆ دیاری کردو چه شاعری ژیاننامەکەی قورسە و پێویستی بە کاتی زیاترە بۆی تۆ ئەگەر لە ڕۆژێکا 10 ساعت سعیکەی ئەڵێ یاڵڵا من لەم 10 ساعتەیە 6 ساعتیان بەشتە ئاسانەکانە 4 ساعتیان بەم دوو بابەتە قورسە ئۆکەی یعنی تۆ 4 ساعتەیە بە دوو بابەتی تەنها دوو بابەتی قورس کاتە کە تۆ ئەو شتەکان دابش کرد زۆر بە ئاسانی لێ بیتوانێ وزایدەن سەرێکی هێشتا ڕۆژێکیشی لێ مێنێتەوە لە کوردیا گریمان تۆ 5 ڕۆژم داناوە بەڵام ئی ئازیا بە مشکێک کە تۆ تەنها 4 ڕۆژە داناوە سێرکرد لە سەری 4 ڕۆژە تۆ تاڵ لێ سعیکردن باشە ئەتوانی ئەو ڕۆژی کە لە کۆتاییە هەتا چی بکەی ئینشاڵڵا حەزەکەم مۆش دووبارە بەجیا بۆتان باس بکەم لە ڕۆژی کۆتاییە چی بکەن بۆی جارێکە کاتەبە ئەم بەشی سێرە کۆتایی پێبێنیم چینە سەر بەشی 4 و بابەتەکانی تریشتان بۆ دی بۆ باسە